جوانترین و گەرموگەشترین سڵاوەکانتان لێبێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش هیوادارین لە هەر پێهان ساغ و سلامەت بن. ئەمڕۆ جومعە 20 گەلاوێژی 1402 هەتاوی بەرابەر لەگەڵ 11 ئاگۆستی ساڵی 2023 زاینی لەگەڵ هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی کوردستان، ئێران و جیهان. سەرەتا سەردەری گرنگترین هەواڵەکان. دەست بەسەرکردنی چالاکێکی مەدەنی لە شاری مەریوان، گواستنەوەی دوو هاوڵاتی بۆ زیندانەکانی مەهاباد و نەغەدا، سەپاندنی سزای زیندان بەسەر دوو هاوڵاتی خەڵکی ئیلام و قوڕەماوە، ناڕوونی چارەنووسی کرێکارانی بەندکراوی ئاغدەڕە لە تیکاب، ناجێگیربوونی باری تەندروستی بەندکراوێکی سیاسی لە زیندانی ئێڤین و چالاکی تەبلیغی ئازادی خوازان بە بۆنەی ساڕۆژی شۆڕشی ژینا لە کەرەج. درێژەی هەواڵەکان. دەست بەسەرکردنی چالاکێکی مەدەنی لە شاری مەریوان ڕۆژی پێنجشەممە 19 مانگی گەلاوێژ، سۆران جەهانی تەنزنووس و چالاکی ڕاگەیاندن لە شاری مەریوان لەلایەن ئیتڵاعاتی سوپای پاسدارانەوە دەست بەسەرکرا. سۆران جەهانی چالاکوانی تۆڕە کۆمەڵایەتیەکان و تەنزنووسی خەڵکی شاری مەریوان ڕۆژی ڕابردوو لەلایەن ئیتڵاعاتی سوپای پاسداران دەست بەسەر و دوای چەند کاتژمێر لێپرسینەوە ئازاد کرا، بەڵام دەست بەسەر مۆبایل و هەندێک لە کەلوپەلە شەخسیەکانیدا ڕاگیرا. گواستنەوەی دوو هاوڵاتی بۆ زیندانەکانی مەهاباد و نەغەدا. لە ڕۆژانی ڕابردوودا دوو هاوڵاتی بە ناوەکانی ئەرسەلان مەحموودی تەمەن 41 ساڵ و خەڵکی مەهاباد و شۆڕژ ئیبراهیمی خەڵکی گوندی گەرگوڵی خوارەوەی سەر بە پیرانشار بۆ زیندانەکانی مەهاباد و نەغەدا گوازرانەوە. ئەرسەلان مەحموودی لە سەردەمی شۆڕشی ژینەدا دەست بەسەر و بەسەختی ئەشکەنجەکرا. ناوبراو لەلایەن دادگای ئینقلابی ئەم شارە بە 36 مانگ زیندان مەحکوم کرا و ڕۆژی پێنجشەممە بە مەبەستی تێپەڕکردنی ئەو حکومە ڕەوانەی زیندان کرا. هەروەها بەیانی دووشەممە 19 پوشپەڕی ئەمساڵ شۆڕژ ئیبراهیمی بەبێ بەڵگەی قەزایی لە جادەی پسوێ مەهاباد لەلایەن ئیتڵاعاتی سوپای پاسدارانەوە دەست بەسەر و پاش کۆتایی قۆناغەکانی لێپرسینەوە بۆ زیندانی نەغەدا ڕاگرێزرا. سەپاندنی سزای زیندان بەسەر دوو هاوڵاتی خەڵکی ئیلام و خوڕەماوە. لە ڕۆژانی ڕابردوودا مهدی غەیاسی تەمەن 31 ساڵ و خەڵکی ئیلام و مەعسومە سولەیمانی وەرزشوانی تەمەن 36 ساڵی خەڵکی خوڕەماوە لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە زیندان و سزای تەکمیلی مەحکوم کران. مهدی غەیاسی لە ڕەوتی شۆڕشی ژینا لە ڕێکەوتی 16 گوڵانی ئەمساڵ دەست بەسەر و ڕاگوێزی گرتوخانە ئیتڵاعاتی ئیلام کرا. ناوبراو دواتر لەلایەن دادگای ئینقلابی ئەو شارەوە بە تۆمەتی تەبلیغ دژی نظام و بێڕێزی بە ڕێبەری بە 6 مانگ زیندانی تەعزیری و 100 میلیۆن تمەن جەزای نەقدی مەحکوم کرا. لەلایەکی دیکەوە مەعسومە سولەیمانی پاڵەوانی زۆرانبازی کێبڕگەکانی قەزاقستان ڕۆژی چوارشەممە 20 گوڵانی ئەمساڵ دەست بەسەر و دواتر لەلایەن لە قیسە و هەفتی دادگای دوی کەیفەری خوڕەماوە بە تۆمەتی هاندانی خەڵک بۆ توندوتیژی بە 1 ساڵ زیندانی تەعزیری مەحکوم کرا. شایانی باسە کە ئەو چالاکە مەدەنیە پێشتر و لە ڕێکەوتی 25 خەزەڵوەری ساڵی 1970 هەتاویدا بۆ جارێکی دیکە دەست بەسەر کرابوو. ناڕوونی چارەنووسی کرێکارانی بەندکراوی ئاغدەڕە لە تیکاب بەپێی هەواڵی گەیشت و 12 ڕۆژ بەسەر کاتی دەست بەسەرکردنی دەیان کرێکاری خەڵکی گوندی ئاغدەڕەی تیکاب تێپەڕ دەبێت و هێشتا هیچ زانیاریەک سەبارەت بە چارەنووسیان لە بەردەستان نییە. ڕۆژی هەشتی گەلاوێژی ئەمساڵ کرێکارانی گوندی ئاغدەڕەی خوارەوە لە شارستانی تێکاب لە ناڕزایەتی بە بێکاری و دانەمەرزاندنیان لە معدەنی زێڕی ئەو گوندە کۆبوونەوە، بەڵام هێزەکانی سوپای پاسداران هێرشیان کردە سەریان و دوو کەس بە ناوەکانی ناسر بەهرامیان و حوجەت موئمنزادە بریندار و 32 کەس بە ناوەکانی ئەحمەد عەبدوڵڵا، فاتح و خەلیل ئافتابی، داریوش نیکزاد، ئیسماعیل تەیموری، ئومید بهنام ئیسماعیل و عەلی موئمنزاد، عارف ئەمین عەلی و خالید موئمنی، محەممەد کامیل و عەبدوڵڵا خوسرەوی، پویان مزەفەر و سامان پەرموودە، یاقوب ئسکەندەری، ڕامین تەیموری، ڕێبوار بەرفەر، حامید کامیل و فەرهاد ئەنوشە، زەکریا یارەحمەدی، خدر و پەیام بەهرامیان، جەلیل ئیرانپور و جەماڵ ئیجلالی دەست بەسەر و بۆ گرتوخانەی ئەمنیەتی ورمێ گوازرانەوە. جێگەی ئاماژەیەکە لە ساڵانی ڕابردوودا دەستگای قەزای ڕژیم کرێکارانی ناڕازی ئەو معدەنەی
بە شەلاق و سزای ماڵی محکوم کردبوو. ناجێگیربوونی باری تەندروستی بەندکراوێکی سیاسی لە زیندانی ئێڤین. بەندکراوێکی سیاسی خەڵکی بانا بە ناوی متەلب ئەحمەدیان تەمەن 38 ساڵ و ڕاگیراو لە زیندانی ئێڤین پاش 13 ساڵ ئەزیەت و ئازاری هێزە ئەمنیەکانی ڕژیم تووشی نەخۆشی شێرپەنجەی گەدە بووە و ڕۆژی پێنجشەممە 19 گەلاوێژ بەهۆی تێکچوونی باری تەندروستی ڕاگوێزی نەخۆشخانەی چاڵەقانی چاران کرا. بە پێی زانیاریەکان متەلب ئەحمەدیان ساڵی 98 هەتاوی بە تۆمەتی ئەندامەتی لە کۆمەڵە دەست بەسەر و پاش 230 ڕۆژ ئەشکەنجە لە بەندی تاکەکەسی لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە 32 ساڵ زیندانی تازیری و دوورخستنەوە بۆ بەندیخانەی مینا محکوم کرا. ناوبراو لە ماوەی 12 ساڵ بەندکرانیدا بەهۆی ئەشکەنجەی سەختی هێزە ئەمنیەتیەکان تووشی نەخۆشی شێرپەنجە و فەلەجی هەندێک لە ئەندامانی جەستەی بووە. لە ڕۆژانی ڕابردوودا ئەو بەندکراوە هاوڕێ لەگەڵ ژمارێکی دیکە لە زیندانیانی گەوهەردەشت بۆ زیندانی ئێڤین ڕاگوێزران. ڕۆژی 15 گەلاوێژ بەهۆی تێکچوونی باری تەندروستی بۆ نەخۆشخانەی تاڵەقانی تاران نێردرا، بەڵام پاش چەند کاتژمێر وێڕای خراپی دۆخی تەندروستی گەڕێنرایەوە زیندانی ئێڤین. چالاکی تەبلیغی ئازادیخوازان بە بۆنەی ساڕۆژی شۆڕشی ژینا لە کەرەج. بە پێی هەواڵی گەیشتوو ڕۆژی پێنجشەممە 19 مانگی گەلاوێژ کۆمەڵێک لە لاوانی ئازادیخوازی کەرەج بە بۆنەی نزیک بوونەوە بە ساڕۆژی شۆڕشی ژینا چالاکی تەبلیغیان ئەنجامدا. بە پێی راپۆرتی سەرچاوە خۆجەییەکان کچان و کوڕانی ئازادیخواز و بەرابەری تەڵەب با بڵاوکردنەوەی تراک لە نێو شەقام و گەڕەکەکانی شاری کەرەج ئامادەی خۆیان بۆ ساڕۆژی گیانبەکردنی ژینا ئەمێنی و دەستپێکی شۆڕشی ژن ژیان ئازادی دەربڕی و وێڕای ڕێزگرتن لە یادی تەواوی قوربانیانی ئەو شۆڕشە بەڵێنیاندا درێژە دەری ڕێگای پڕ لە شانازیان بن. ئازادیخوازان لە دروشمەکاندا خوازیاری ئازادی تەواوی زیندانیانی سیاسی بوون. دەست بەسەرکردنی سێ چالاکی مەدەنی لە بەلوچستان و گیلان. لە ڕۆژانی ڕابردوودا دوو چالاکی مەدەنی لە شاری زاهدان بە ناوەکانی فەرزاد شەهبەخش تەمەن 26 ساڵ و عمران شەهبەخش تەمەن 16 ساڵ و چالاکێکی مەدەنی خەڵکی گیلان بە ناوی سەلمان نەزەر حەقیقی لەلایەن ناوەندە حکوومەتیەکانەوە دەست بەسەرکراون. شەوی سێشەممە هەفتەی گەلاوێژ فەرزاد و عمران شەهبەخش بە بیانووی هەڵگرتنی ماهوارە و دەستگای ڕسیڤەر لەلایەن هێزە ئەمنیەتیەکانی زاهدانەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزران. هەروەها سەلمان نەزەر حەقیقی چالاکی مەدەنی خەڵکی گیلان کە ماوەیەک لەوە بەر سەردانی مەزاری ژینە ئەمینی لە سەقز کرد بوو لەلایەن تەڵعاتی سوپای پاسدارانەوە بە لێدان و ئەشکەنجە ڕفێندرا. لە سێدارەدانی دوو بەندکراوی بەلوچ لە مەشهەد بەیانی ڕۆژی پێنجشەممە 19 گەلاوێژ دوو بەندکراوی بەلوچ بە ناوەکانی ئەحمەد ناڕووی و حەمید بەراهووی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانی وەکیلابادی مەشهەد لە سێدارە دران. بە پێی راپۆرتەکان ئەحمەد ناڕووی تەمەن 44 ساڵ خێزاندار و دانیشتووی شارستانی زەهەک و حەمید بەراهووی تەمەن 45 ساڵ خێزاندار و دانیشتووی گوندی مارەگانی سەر بە شارستانی دووست محەممەد بوو و پێشتر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و بەعدام محکوم کرابوون. شایانی باسە کە سزای ئەو دوو بەندکراوە بە نەهێنی بەڕێوەچوو و بەرپرسانی زیندان ڕێگەیان نەداوە بۆ دوایین جار چاویان بە بنەماڵەکانیان بکەوێت. دەرکردنی سێ خوێندکار لە زانکۆی زاپۆل. سێ خوێندکاری زانکۆی زابۆل بە ناوەکانی سارا جەهانتیغ، شەهاب کەمالی و مۆژدە سەعادەتی بە بیانووی پشتیوانیکردنیان لە شۆڕشی ژینا دەرکراون. بە پێی راپۆرتەکان لە ڕۆژانی ڕابردوودا ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیم گوشارەکانیان بۆ سەر چالاکانی سنفی کرێکاری و مەدەنی دوو هێندە کردووە و بەدەیان هاوڵاتیان بانگێشت و دەست بەسەر و لێپرسینەوەیان لێکراوە. هەروە هاوکار لەگەڵ نزیکبوونەوە بە ساڕۆژی شۆڕشی ژن ژیان ئازادی سێ خوێندکاری زانکۆی زابۆل بە ناوەکانی سارا جەهانتیغ، شەهاب کەمالی و مۆژدە سەعادەتی لە پرۆسەی خوێندن بێبەش کراون و خوێندکارێکی دیکەش بە ناوی سیاوەش حەیاتی بۆ ماوەی 2 ترم لە خوێندن دوور خراوەتەوە. سەپاندنی سزای زیندان بەسەر دوو چالاکی مەدەنی لە تاران. دوو چالاکی مەدەنی خەڵکی شاری تاران بە ناوەکانی سیامەک ئیبراهیمی و شارۆخ ئەحمەدی لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە سەرجەم بە 9 ساڵ و 8 مانگ زیندانی تازیری محکوم کراون. بە پێی حکمی لەقی 26 دادگای ئینقلابی تاران سیامەک ئیبراهیمی بە تۆمەتی ئیجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی نەتەوەیی بە 5 ساڵ زیندان و بە تۆمەتی تەبلیغ دژی نظام بە 8 مانگ زیندانی دیکە محکوم کراوە.
هەروەها شارۆخ ئەحمەدی بە تۆمەتی ئجماع و تەبانی بە مەبەستی تێکدانی ئاسایشی گشتی بە 4 ساڵ زیندان مەحکوم کراوە. جێگەی ئاماژەیە کە ئەو دوو چالاکە مەدەنیە ڕۆژی 18 ڕێبەندانی ساڵی ڕابردوو لە هێرشی تڵعاتی سوپای پاسداران بۆ سەر ماڵەکانیان لە شاری تەران دەست بەسەر کرابوون. و دوایین هەواڵمان سەبارەتە بە برینداربوونی 22 کەس بەهۆی هاتنی بوومەلەرزە لە مەڵاتیای تورکیا. شەوی پێنجشەمە 19 گەلاوێژ بوومەلەرزەیەک بە گوڕی 35 پلەی ڕیشتر پارێزگای مەلاتیای تورکیای هەژاند و بەهۆیەوە 22 کەس بریندار بوون. بە پێی راپۆرتەکان بوومەلەرزەکە کاتژمێر 8:48 خولەکی شەوی پێنجشەمە ڕوویدا و دوو بینای چەند نهۆمی کە لە بوومەلەرزەکەی مانگی فێڤریەی ئەم ساڵدا زیانیان بەرکەوت بوو بە تەواوی ڕووخان. جێگەی ئاماژەیە کە 4 فێڤریەی 2023 بوومەلەرزەیەکی بەهێز 12 پارێزگای تورکیای هەژاند و بووە هۆی گیان لە دەستانی نزیکەی بە 50,000 کەس و بە سەدان هەزار کەس ئاوارە و بریندار بوون. خۆشەویستان هەواڵەکانتان پێشکەش کرا کات و ساتێکی خۆش بۆ هەمووی.